سڵاو ڕێز و حورمەت و خۆشەویستی بۆ هەموو لایەک ئازیزانی ئارام ئەحمەد، هیوادارم کە هەموو لایەکتان زۆر باش بن. قۆربانی ئێوە. ئەوە ئەمشەو ئەمەوێت جەوەکە تۆزێ شاعیرانە بێت لەبەرەوەی کە باسێکە لەسەر بەکر عەلی کە بەدەستی سالار عەزیز یا بە فیتی سالار عەزیز بەداخەوە کە تیرۆر کرا. بە هەم لینکێش کۆپیلین کەم بۆ شوێنێکی تر. بەخێر بێن سەر چاوانی من. باشە. هەمووتان بەخێر بن خۆشەویستانی ئارام ئەحمەد. ڕێز و خۆشەویستی و حورمەت بۆ هەموو لایەک. هیوادارم کە لە هەر شوێنێکی دنیا هەن هەموو لایەکتان ساخ و سەلامەت و باش بن. ئەمشەو کۆمەڵێ بابەت ئێمە خزمەتتان هیوادارم کە گوێبیست بن تا کۆتایی. سەرەتا لەسەر ئەو قسە باسانەی سالار عەزیز سەرنجەکانی خۆم ئەڵێم وەکو شاهیدێکی زیندوو لەو واقعەی کە لە سەردەمی تیرۆرکردنی بەکر عەلییا ڕوویە و پاشانیش ئەچمە سەر مەسەلەی کاکە حەمە و عەبەی برای و ئیتر کۆمەڵێک قسەبات و مۆزوعانە بۆ هەموو لایەکتان ئێمە خزمەتتان هیوادارم کە بتوانن سوودێ بە هەموو لایەک بگەین. هەمووتان بەخێر بێن سەر چاو. من پێم وانەیە کە بتوانم بە یەک لایف هەموو ئەو شتانەی کە ئەمەوێ هەمووی بڵاوکەمەوە یا هەمووی بڵێم بۆیە ئەکەی لەم ماوەیە دووسێ لایف کەم لەسەر یەک بۆی کە بتوانم هەموو بابەتەکان باسکەم بەڕاستی. ڕەکە گەرمە ماڵ کافرە. ئەوە چییە؟ بەخێر بێن سەر چاو. ئەوە سین تاوەکو بەڕێزانێکەوە بنەوە دواییش ئەچینە سەر قسە و باسەکان خۆشەویستانی من. بزانم هەموو شتێک تەواوە وەڵڵاهی بەوەکم هەموو شتێک تەواوە پێرفێکت. بە ئەوش داخینەوە بزانین سالار عەزیز بێنمە سەر خەت کە قسەکانی چییە بۆی بۆتان ئەوەتان بۆ بخوێنمەوە بۆی بزانن کە سالار عەزیز لەو مقابلەیە کە لەگەڵ ڕەنجا کردوێتی ڕەنج کێ سەنگاوی ڕەنج کێی ناوەوە خۆ نازانم چی ناوە ڕەنجەکەی ئەوەی کە لە تەلەڤیزیۆنەکەی هین ئیشەکات هەر خەریکی ڕاوە دۆلارە ئەو ڕەنجاڵم بارحاڵ ئەڕۆڵە قوربانی ئێوە ڕێز و حرمەتم بۆتان هەیە کاکە. ئەوە عینەکەکەشم لە چاوایە بۆ ئەوەی کە جوان بتوانم ئەو هینە بخوێنمەوە ئەو قسانی سالار عەزیز ئینجا ڕائەکانی خۆشم بە هەموو لایەکتان بڵێم. پاشانیش باسێکی کاکە حەمە و عەبەی برای کەم و تۆزێک چوزانم تر کۆمەڵەشتی کەیەتە مێشمە لەو کاتەیە باسیەکەم. اینجا باسی ئەم مەسەلەی موچە و شتێش کە مەسعود بارزانی ئەڵێ من خۆم سەری کردومە و پاڤڵ ئەڵێ ئەمە جەژنانەیە من هەر لە خێرە ئەیکەین و من کردومە و هەرێکە بە جۆرێ قساکە کورە شاسوار ئەڵێ من و سروەی خوشکم ئەممان کردووە لە بەغا و ئەیتر ئاوا کاکە بۆ خۆی هەرێکە خەریکی درۆ دەلەسە و خەریکی ساختەکاری وەکوەوەی کە خێر بەم عالەمە بکەن کە خەڵکێکی موچەخۆری دامای قوربەسەر دابنیش هەموو فشە بەسەر ئەم خەڵکا بیکەن ئەمانەوازان سەیرە بەڕاستی. عەزیزان لە وەڵامی ڕەنسەنگاویە بە تایبەتی من لەسەر ئەو بەشە قسەیەکەم کە تایبەتە بە تیرۆرکردنی شاعیری هەزناسێک بەکر عەلی. سالار ئاوا دەست پێەکە ئەڵێ من لە کەس ناترسم خۆ لە ژیامە نەترساوم تازە بۆ عمرەی شەوە لە کەس ناترسم پاکانەیش ناکەم بەڵام حکایەتەکە وە خۆی بۆ ئەجێڕمەوە. طبعاً ئینسان ئەگەر بەڕاستی قارەمان و ئازابێ پێویست بۆ ناکە هەموو فشە بکات لە ڕاستیە. من قەت نەترساوم و لە کەس ناترسم و هەر ئەمە یعنی ئەقڵێتێکی شەقاوە لە ڕاستیە. یعنی ڕێک خۆی بە درۆ خاتەوە کە ئەم ئینسانێکی شەقاوەیە وەکو ئەوانەی کە دەستەشی ئاوریشمانە خسە ئەم بدەسەیان و ئەوی مەحسا بۆ فیل ناکەین خاڵە ئێمە لە ژیەمان لەکە نەترساوین. هەر بەمەیە بەڵگەی ئەوەیە کە سالار عەزیز بۆ خۆی کەسێکی شەقاوەیە وەش لە شەلاتیەک بۆ بەڕاستی من بە زمانەکەی خۆم قساکەم داوای لێبوردنەکەم بەڕاستی من هیچ کاتێ لە ژیانی خۆمە ڕێزی ستەمکارەکان ڕێزی ساختەچیەکان ڕێزی دزەکان ڕێزی ئینسان کوژەکان ڕێزی ئەوانە ناگرم کە وەکو مۆرانە بەرمتە گیانی خەڵکی کوردستان. اینجا با بزانێ حکایەتەکەی سالار عەزیز چۆنە لەسەر تیرۆری بەکر عەلی. ئەڵێ ئەو ڕۆژە هاتمە دەرەوە لە مەحافەزە من فەوجی مەحافەزە هەبووە ئایدی من نییە. ئەها خۆشەویستان ئەڵێ فەوجی مەحافەزە ئایدی من نییە. جا دوایی بۆتانە خوێنمەوە کە چۆن ئەڵێ ئایدی منە.
حیمایەکانی خۆشم هەیە دووشتی جیاوازن حیمایەکانی خۆم لەگەڵ مادێن دەرچوین بۆ هینی لای چاڵەکە هەیە بۆ ئەوەی ئەو مەزیخانەیە کە لە عقاری بوو بژێتینەوە چوون بۆ ئەوێ بۆ سێری ئەوە کە هاتمەوە سێرم کرد بەدەمی مەحافەزە زۆرم بەدڵ نەبوو وتم چی ڕووی داوە وتیان وەڵڵاهی شتێکی وان نەبووە تۆزێ دەنگەدەنگ بۆ لەگەڵ ئەوانە لە منیان شاردۆتەوە چی ڕووی داوە تا تەلەڤیزیۆنی گەلی کوردستان هاتووە مقابلەی لەگەڵا کردوم بە مقدساتم نەمزانیوە ئای لە مقدساتی تۆ سالار عەزیز وای لە مقدساتی تۆ کە خەڵک کوژاو لە بەدەم محافەزە دوای ئەوە کاک لیوا جەمال هەبوو خەڵکی شارەکە دەیناسن پیاوێکی ڕاست و ڕەوانە هاتووتی وەڵای کاکی گیان حاڵ و مەسەلەکە وایە و منش بەڕاستی ئاگرم گرت ئەی بۆ پێم ناڵێن ئەی مەسئولی فەوجەکە بۆ قسە ناکە چۆن ئەمە ئەشارێتەوە چۆن فەوجەکەم کۆ کردەوە وتم ئەگەر ئێوە خۆتان بێژێتی ئەزانن و ڕێستان بۆ من هەیە پێم بڵێن چێوای کردووە دوای وتیان وەڵای کوڕێکە ناوی فڵانە کوڕەکەیانی هێنا کوڕەکە ئاوا عمری 19 ساڵێک ئەبوو سڵفە لەوێ ئەڕوا با سڵفە ها لەوێ ئەڕوا خەڵکی گەرمیان و ئەو ناوە بووە وتم کاکە بۆەوە گرت وتی وەڵڵاهی دەستم دەرچوو ڕام کرد بە شوێنە ئەوانە ڕایان کرد و منش دەسوچەکەی لای ماڵی ملازم عومەر لەوێ بووم تەقەیەکم کرد بە ئاسمانە بەریکەوە ئەمە قسەی کابرا بوو جا سالار بەلەوەی بچێتە سەر وەڵامی پرسیارەکە سەر تیرۆری بەکر عەلی ئەڵێ کاکە ئێمە لە شەڕی ئەم تەناقوزەکەن خۆشەویستان کاکە ئێمە لە شەڕی ناوخۆیان بووین من محافیزێکی وەکو ئێستا نەبووم ئەم محافیزانە من هەموو دەسڵاتێکم هەبوو پۆلیس ئاسایش هەموو چی هین هەیە لە ژێر دەسڵاتی منا بووە فەوجەکان ژێر دەسڵاتی منا بووە لە پێشی یەکەمە کە باسی بەکر عەلیەکە ئەڵێ ئەو فەوجە ئایەتی من نەبوو فەوجی محافزت بەڵام ئێستا ئەڵێ فەوجەکان لە ژێر دەسڵاتی مندا بووە ئەمە یعنی درۆ دەلەسە یعنی ساختەکاری بەڕاستی و یعنی هەڵخەڵتانی بەڵام خۆی نەیزانیوە کە چۆن مەسەن بینی چۆتەوە کە پێشووتر چی و تۆ دوایی چی دەڵێ اینجا ئەڵێ حیزبەکان دەرگای بۆ من کردوتەوە چی ئەکەم و چی ناکەم ئەندامی سەرکردایەتی بووم پێشمەرگە بووم یەکێک بووم لە قیادەکانی شۆڕش کەچی دواتر لەسەر کوشتنەکەی بەکر عەلی ئەڵێ فەوجی محافەزە ئایدی من نییە باشە من حیمای خۆم هەبووە آخر خۆی ئەزانەیە کەسی یەکەمی فەوجەکە لەسەر داوای خۆی بەکر عەلی تیرۆر کردەوە ڕاستی ئادێرە کە من ئەمەم بۆ خوێندنەوە ئەمە قسەکانی سالار عەزیزە لە تیرۆرکردنی بەکر عەلیە و هەمووشتان تەناقوزەکە گوێ لێ بگن کە چۆن باسی ئەوەکە لەلایەکە ئەڵێ فەوجی محافز ئایدی من نەبووە لەلایەکیش ئەڵێ من وەکو محافزان نەبووم هەموو هێزەکان ئایدی خۆم بووە هەموو فەوجەکانش ئایدی خۆم بوو ڕاستی باشە جاوەرە بەشەر هیچ شەرم نەکەی ئەم شیرۆکە پوچ و بێمانەیە بهۆنیتەوە و بیشتەوێ خەڵک ئەحمەقی و خەڵک باوەڕ پێکە تامان خۆشەویستانی من سالار فیکەی خۆی باشە ناسێتەوە کاتێک ئەڵێ فەوجی محافەزە هەبووە و ئایدی من نییە دەزانێ کە فەوجەکەی ئەو کەتنەکەیان کردووە و خۆی بووە و سەرۆکی فەوجەکە کەسێک بووە بە ناوی جەلالی حەمەی مامقاری پێنجێنی و فەوجی محافزیەتە هەموو خەڵکی ئەو شارە ئەزانێ کە ئەم فەوجە ئامر فەوجەکەی فەوجی سالار عەزیز بووە ناوی خۆی بەخۆی وەیەتی کە فەوجی محافزیەتە و ئەوەشی کە سەرپەرشتی کردووە ناوی جەلال بووە باشە سالار ئەڵێ کە هاتمەوە سێرم کرد بەردەم محافەزە زۆرم بەدڵم نەبوو وتم چی ڕووی داوە وتیان وەڵاهی شتێکی وا نەبووە تۆ دەنگەدەنگ بووە لەگەڵ ئەوانە بەجارێ پێمان بڵێ ئەوانە قەسری چییە لەگەڵ ئەوانە ها قەسری چییە کە تۆ ئەڵێ لەگەڵ ئەوانە لەگەڵ ئەوانەی کە هاتن بۆ مزاهرە بۆ بەردەم بینای پارێزگەر آخر خۆشەویستانی من بەگوێی چیا ئەچێ پێشتر ئیعلان کراوە بەیاننامە دەرکراوە و داوای ئیجازە لە خودی پارێزگار و لە ئاسایش کراوە کە سبەینێ کاژمێری ئەوەندە لە بەردەمی محافزیەتە خەڵکیەت داواکانی خۆیان ئەگەێنن بە محافزی سلێمانی کێشەی خانووی بێتاپۆکانیش ماوەیەک بووە وەکو تۆپ تەقی بووە هەموو شار ئەیانزانی و خۆش ئیجازت نەداوە چۆن دەکرێ عەزیزانی من هەزاران کەس هاتبنە بەردەم دەرگای بینای پارێزگار کە تۆ بوویت بەڵام ئاگادار نەبوو و ڕۆشتویت بۆ گواستنەوە بۆ کارێکی تر ڕۆشتیت ڕاستیەکەی ئەمەیە خۆشەویستان کە سالار عەزیز ئەوە بووەکە جەلال کە ئامر فەوجەکە بووە وتێتی من ئەڕۆم ئەمە ئیشی یەکێتی هەمیشە هەروە بۆ بەڕاستی جەلال تاڵەبانی کە ئەیزانی شەڕی ناوخۆ بێ یەکسەر ئەوروپا کوردستانی بەجێ هێش ئەها بۆ ئەوروپا نەوشان سەفا ئەڵێ کە مام جەلال ئەیود ئەچم بۆ ئەوروپا ئەمزانی کە شەڕی ناوخۆ ڕوەدات باشە یعنی لەوە فێربوون ئەمانە هەر کە سالار هەساوە ڕۆیشتووە بۆ شوێنێکی تر و محافزەی بەجێ هێشتووە شوێنەکە یەکسەر دیارە کە سالار عەزیز جەلال و هێزی نردووە لەگەڵ حاجی مێوژوو ئەوانە بڕن بەکر عەلی تیرۆر بکەن ئەمە ڕاستیەکەیەتی
لەمە بەدە شتێکی تری نییە دەنا تۆ محافیزی شارەکەیت ئەو خەڵکە بۆ لای تۆیان هاتون بۆ بەر دەرگای بینای محافزیت تۆ بە چه حەقی ئەچی ئەو منتیقەیە چۆڵەکەی چۆن ئەچی بیناکە چۆڵەکەی کە خەڵکیە بۆ لای تۆ بۆ دای مافەکانی خۆیانەکە خەڵکی بێ خەڵکی خانۆکانی حامیە چۆن ڕۆیت جا ئەمە ڕێک وەکو تیرۆری کاوە گەرمیانی وایە یەکێتی هەساوە کاوە گەرمیانی ترۆر کردووە لە دوای گەنجێکیان کردووە وڵاکە ئەکەم گەنجە کوشتوێتی و ئەمە لە زیندانە ئەم گەنجە بۆ کاوە گەرمیانە کوشی ئەم کابرا لە گەرمیانەوە بۆچی هەڵبەکر عەلی کوژ زەحمە نەبێ چی داخی بەسەر بەکری عەلی هەیە لە ناو هەزاران خەڵکە کە هاتون بۆ مزەهارە پاشان تۆ پارێزگاری ئەو شارە بوویت بەکر نوێنەری خەڵکە ناڕازیەکە وەهینی خانۆکانی حامیە بووە تۆ مۆعیدی لەگەڵ بەکر هەبووە کە دانیشیت هاتون بۆ لای تۆ ئەوان هاتون بۆ لای تۆ کە پارێزگاری شارەکەی چۆنە بێت تۆ پارێزگار چۆڵکەی بڕێ بۆ شوێنێکی تر زەحمە نەبێ کەواتە ڕاستیەکەی ئەوەیە کە خۆ دوتە من ئەڕۆم ئێوە بڕۆن ئەو خەڵکی کە هاتون سەرکوتیان کرد بەکریش هات بیکوژن بۆیە بەکریشیان کوژ بەڕاستی ئەوەندە بە گوندەی یا وەکو ئەڵێن بەنێرەکەری بەکر عەلیان تیرۆر کرد پاشان تۆ سەرای عەزیز دەنگەکە ماوە خۆت لە تیڤی گەلی کوردستانی ئەو کاتەوە ئەدوت حامیەی کۆن جێگای بەدڕۆشتیە بەڕێزان حامیەی کۆنیش کۆمەڵێک خانی قڕینە کرا بوو هەمووی ئاوارەی کەرکووک و خەڵکی فەقیر و هەژار بوو سەرەت بەبێ ئەخلاق ناوی ئەبەدن و ئەیوت ئەبێ بڕۆن بەبێ ئەوەی بەدینێکیان باتێ کە بچن لەکوێ دابنیشن بۆیەکە تۆ خۆت ڕۆشتویت جەلال و حاجی مێوژ و کۆمەڵە سەرسەری نردبوو بە تایبەتی بۆ کوشتنی بەکر عەلی بەڕاستی خۆشەویستان بەکر عەلی بۆ ئەوەی کە شارەزای مێژوەکە نییە لە یەکی ئەیلولی ساڵی 1994 کاتێک کە خەڵکی حامیە دێنە بەردەم بینای پارێزگار بۆ ئەوەی خانۆکانیان بەسەردا نەڕوخێن و چارەشیان بۆ بدۆزنەوە لەو کاتەیە بەکر ئاگادار کرابوو کە ئاسایش و سارە عەزیز ئەیانەوێ بەکر عەلی بکوژن خەڵکیش پێی ئەڵێ تۆ مەیە بۆ مزەهارەکە ئەمڕۆ لەبەروی ئەو کوژن بەڵام ئەو سوورە بێ ینی پێی عیبە بێ ئەڵێ من نوێنەری ئەوانم و نێم بۆیە یەت چونکە هەمومان ئەمانزانی کە پێش ئەو وادەیە واتە پێش یەکی ئەیلول لە 16 هەر هینی 94 ئاسایشی یەکێتی لە سێمانی کە مامۆسا شاهۆ مدیری ئاسایشەکە بوو بەکر عەلی ئەگرێ و سالار عەزیز خۆی وەکو کۆنە کۆمەڵەیەک لە زیندان زۆترین ئەشکەنجەی بەکر عەلیەدەن لە کاتێکا بەکر عەلی خۆی یەکێتی بوو سالار عەزیز کە ئەڵێ بەکر عەلی کۆمۆنیست بۆ درۆکە بەکر عەلی یەکێتی بووە هەوێ یەکێتیەکەی هەیە وێنەی هەویەکەی هەیە و دوو برای لە سێدارە دراون هەردووکیان شەهیدی یەکێتین و بە بنەماڵە هەموو بنەماڵی بەکر عەلی یەکێتی بوون حتا ئەو دقیقەیەشی کە شەهید کراوە بەکر عەلی یەکێتی بووە سالا درۆکە کە ئەڵێ کۆمۆنیست بۆ بەڕاستی من بەکر عەلی باشە ناسم لە حەقیقەتە لەگەڵ یا قسەم کردووە لەگەڵ یا ڕاوەساوم لەگەڵ یا دانیشتوم بەکر عەلی لە هەموو تەمەنی خۆیان کۆمۆنیست نەبووە هەر کەسێک گەڵێ کۆمۆنیست بووە من پەنجەیەکەم بە چاویە بەڕاستی ئەمە هەموو کەسێک بێ ئەو ڕاستی بزانێت بەو جۆرە شەهید بەکر دێتە ناو جەماوەرەکە هەر ئەو کاتە کۆمەڵە لە پیاوەکانی سالار هەڕەشەی لێ ئەکەن باشە وەکو وتم لە پێشەوە فەرماندەی پاسەوانەکانی خۆی بە ناوی جەلالی حەوەی مامقالی پێنجوێنی دا ئەنێ بۆ کوشتنی بەکر کاتێ بەکر هەست ئەکا چەکدارەکانی سالار نیازیان خراپە و ئەیانەوێت تەقیریەکەن هەر لەوێ لە ناو جەماوەرەکە دەستەکەن بە تەقوهۆڕ و ئەلەم بابەتانە بەکر بریندارە بێت بە برینداری بەکر ڕائەکا بۆ شەقامی بێسارانی لە بینی باخی گشتی و یانەی مۆزەفینە فەرمانبەرانە جەلال دوای ئەکەوێ و تەقیری ئەکا لە دواوە کاتی ئەکەوێت ئەچێتە سەری یەک فیشەکیش ئەنێ بە ناودەمی بەکر عەلیەوە وێنەی بەکر عەلی لە تووبەل عەدلی بەردەستە و هەر ماوە کە فیشی گەێنراوە بە ناودەمیەوە باشە کەسی سالار ئەڵێ فەوجەکەم کۆ کردەوە وتیان وەڵا کوڕێکە و ناوی فڵان و کوڕەکەیان هێنا کوڕەکە ئاوا عمری 19 ساڵە بوو سوتفە لەوێەوە ئەڕوا خەڵکی گەرمیان و ئەوانە بووە وتم کاکە تۆ بووە کرد وتی وەڵی دەستم دەرچووە ڕام کرد بە شوێنە ئەوانە ڕایان کرد و منیش لە سوچەکەی لای ماڵی ملازم عمر لەویا بوو متەقم کرد بە ئاسمانە بەر ئەو کەوت تو شەرەف ئەمە قسەیە خۆشەویستانی من بە ویژدەت ئەمە قسەیە ئاخر کوڕێکی گەرمیانی بە سوتفە لەوێەوە ئەڕوا چۆن بەکرە ناسێت چوزانە بەکر عەلی شەیە پاشان لەناو ئەم هەزاران کەسەیە بۆچی بەکر عەلی کە کەسی یەکەم و نوێنەری مزەهارەکە و خەڵکی حامیە بووە ئەو بەرەکەوێ باشە ئایا هیچ نەزانێک لەم دنیای هەیە بڕوا بەم چیرۆکە قسە قۆڕانی سارە عەزیزکە پاشان ئەڵێ کوڕەکە و توێتی تەقەیەکم بە ئاسمان هاکرد و بەری کەوت ئاخر ئەی هاوار تەقە بە ئاسمانە بۆ لەناو ئەم خەڵکە ئەشێ بەر بەکر عەلیەکەوێ ئەی هاوار لە چی دنیاشتی واقعی واکرێ کاکەم تەقە بۆ ئاسمانە بۆچی ئەیە لە بەکر عەلی بۆچی ئەشێ بۆ ناو دەمی بەکر عەلی ئەم گولەیە کاکە
لە کاتێکا بەکر بە تەنها ڕاکە جەلال سەرۆکی فۆجەکە کە فۆجەکەی سالار بووە جەلالی ئەو ئەوتم پێنجێنەکە خۆی دوای ئەکەوێ لە کۆڵانی بێسارانی لە دواوە تەقەی لێەکە و بەکر ئەکەوێ ئەچێتە سەری یەک فشەکەنێ بەناو دەمیەوە کەچی سالار درۆ بۆم عالەمەیەکە تۆ شەرم ناکەی کاکە ئەم دۆ دەرەسی چیە تۆ ئیکەی تو وازانی خەڵک کەرە وازانیم عالەمە ژێرەکەیە ئەرێ تو شەرەفتان عەزیزان هەر خۆتان بیرکەنەوە هەر بە سۆدفە کوڕێکی گەرمیانی بە ئاسمانە تەقەیەکە گولەکە ئەچێتە ناو دەمی بەکر عەلیەوە ئەرێ کاکە تۆ شەرم کە سالار عەزیز تۆ شەرم کە بەڕاستی بۆیە ئەبێ سەلا عەزیز باس ئەو ڕاستیە بزانێت چیرۆرکردنی شاعیرێکی هەستناسکی وەکو بەکر عەلی پەڵەیەکی ڕەشە بە تەختی تەوێڵتەوە هەتا مێژوو مابێ هەتا دنیا مابێ ئەم پەڵە ڕەشە لە ناوچاوانی خۆت مناڵەکانت کەس و کارت بنەماڵەکەت نابێتەوە تۆ لە مێژووی کووردا وەکو بکوژی بەکر عەلی وەکو شاعیر کوش ناوت تۆمار کراوە بەڕاستی سەلا عەزیز چونکە جەلالیش ناتوانێت بەبێ فتوای تۆ شاعیرێک ترۆرکە لەو سەجادەیە بەڕاستی ئێمە ئەزانین سەلا عەزیز خۆت بەدەستی خۆت فیشەکی نەناوە بەناو دەمی بەکر عەلیەوە ئێمە ئەزانین بەڵام تۆ پارێزگار بوویت وەکو خۆت لەو ڤیدۆیە ئەڵێ بەڕێوەبەری هەموو هێزەکان بوویت هەموو هێزەکان تۆ سەرپەرشی کردوون باشە و تۆ سەرۆکی فۆجەکە ڕاستپاردووە باشە کە بچن بەکر عەلی ترۆر بکەن جەلالی حەبێ مام قاریش خۆی حاشای نەکردووە ئەڵێ بەڵێ من ترۆر بکردووە جەلال خۆی وا ئەڵێ کاکە بەڵام جەلال ئیشی چییە بەکر عەلی ترۆرکە ئەگە سەلا تۆ ناردۆ زەحمە نەبێ چی ئیشێکی بە جەلال بە ئیشی بەهین هەیە بەکر عەلی هەیە پاشان ئەڵێ چی عەزیزان ئەڵێ چی ئەڵێ ئێمە بترسێنێت گوایە شکات لە هەموو ئەوانەی کردووە کە باسی ئەم تیرۆرەیەکەن یعنی سەلا عەزیز ئێوە بێن هاوڕەکانی ئێمە بکوژن ئەگەر ئێمە قسەمان کرد بمانن بە دادگا ئەو چ دادگایەکە هێندە بێ قیمەتە ژێ لە قسەی تاوانبارێکی گوتووەگرێت ئەو چ دادگایەکە بەڕاستی پاشان تۆڵێ لەسەر بیرۆبار کەسم ئاسان نەداوە مامۆستا عومەر برای خۆت بوو سەلا عەزیز برا گەورە بوو دەستێکی ئەعلەلا کرد بە خرخاڵ لە بەرەوەی کەمێلی پارتی هەبوو هینی براکەی خۆت باشە یەکەم جرد لە پەرلەمان تۆ داهێنا سەلا عەزیز کاتی خۆی یەکەم جرد لە پەرلەمانە تۆ داهێنا باش نییە هەموو خەڵکی مەڵکەنی و سابونکەران هەمویان تۆ ئەناسن تۆ تۆیان بە یەک توری قوڕاوی ناوێ و ئەزانن چ ئینسانێکی نەفرەت لێکراوی لە مێژووی ئەو شارەیە بەڕاستی پاشان سەلا عەزیز تۆ ئەگەر بەکر عەلی و تیرۆر نەکردووە و پەرێز پاکە و ئاگادار نەبووی بۆچی 50,000 دینار لە پارەی دزی داو بە دایکی بەکر عەلی شاعیر تۆ ئەگەر بێگوناهی بۆچی 50,000 دیناری ئەو کاتە ئەی بە دایکی بەکر عەلی باشە لە پێناوی چێتەوە پارە داوە بە دایکی ئەگەر خوێن نییە ئەگەر حەقی خوێن نییە بەڕاستی بۆچی ئەو پارەیە داوەتە سەلا عەزیز من کە کەسێکی تاوانبار و مجرم نەبم بۆ 50,000 دینار دەم بە دایکێکە کوڕەکەی ترۆر کراوە نایدەم پاشان سەلا ئەڵێ پیاو خراپ لە من ترساون پیاو خراپ جا باشە سەلا عەزیز تو شەرەف و وجدانت لە تۆ پیاو خراپتر لە شای سێمانیە وجودی هەبووە لە تۆ و لە پیاوەکانی تۆ لە سێمانیە پیاو خراپتر هەبووە بۆ مەگەر ئێوە بە دێژایی مێژوو هەچی شەقاوە و سەسەری هەیە لە دۆری ئێوە کۆ نەبۆتەوە بۆ لە خودی برایم ئەحمەوە لە خودی مەلام سەفاوە لە خودی مەسعود بازانیەوە لە خودی مەسعود بازانیەوە لە جەلاتەڵەوە هەتا نەوشوام سەفا هەتا پاڤڵ و قوبات هەتا ئەمانە ئێوە جگە لە ئینسانی سەسەری خێڕی چێتان لەگەڵا بۆ زەحمەت نەبێ کام قەڵەم شەریف لەناو ئێوە وجودی هەیە عادی ئێسەیش لە سەگداری چێتیا یەک خوێنەوارم پێ بڵێ بزانم تیاتی خوێنەوارێک بۆ ئێوە جگە لە خەڵکی شەقاوە خەڵکی مناڵباس خەڵکی خوێڕی خەڵکی فاسد چێتتان لەگەڵا بۆ زەحمەت نەبێ یەکێکە ناوی هەچی مناڵباسە بڵێم لە سلێمانیەکە هەموو یەکێتی وەسا ساڵی ناوڕاستی هەشتاکان تا 92 تا ئەلبابەتانە ناوی دیان کەسی خێڕی پێ بڵێم کە هەموویان یەکێتی بوون لەگەڵ حرمەتان بۆ خەڵکە باشەکەشە خەڵکی شەریفیشی تیا بوو خەڵکی باشی تیا بۆ یەکێتی باشە بەڵام هەچی شەقاوە هەیە یەکێتی بۆ لەو مۆتیقەیە کاک هەچی چەقۆکێشە یەکێتی بوو ئەمە ڕاستیە کاکیچێت تۆ وە پیاوەکانت کۆمەڵێ لە هەرە چەقۆکێش و مناڵباز و سەرسەری و لە شەلاتی و تەعداچی و پیاوکوش بوون وە چەشنی سەگی هار بەربوو بوونە خەڵکی ئەو شارە بریندارە کە لە ناو ڕزەکانی چێتیا 21,000 زیاتر شەهیدیاندا بوو چیتان لەو شارە نەکرد ئێوە کاکە کۆسرەت چی کرد لە هەولێرە بە دزی و تەعداکردن تۆش لە سێمانیە هەروەکو سەلا عەزیز باشە تۆ لە ناو بازارە ڕیسپیت ئەدایە بە شەق ڕیسپی سەلا عەزیز ژن حامیلە بوو لەبەرەوەی کە ماکسیەکەی زەد بوو شەقی لە ورجی هەڵەدا ئەدوو تۆ پارتیت ماکسیەکەی زەد بوو سەلا عەزیز بە چێکی تۆ
ئێستا کەڵبۆ نەماوە ئەدی خۆ بکەی بە ئەشرەفی شەریف دێیت و سێن بە مقدسات دەخۆیت کام مقدسات شاعیر کوژ کەسێک کە شاعیر کوژە مقدساتی نییە چاوەکەی من کەسێک کە شاعیر کوژێ مقدساتی نییە بەیانی کەسێ ئارا مەحموود کوژە مقدساتی نییە بەڕاستی والله سارە عزیز هەزار دادگا لە ئێمە بگریت دادگاکە خۆت حاکم و دادوەرەکە بیت ئەم ئارا مەحموود 100 ساڵ حکم بدەیت لە زیندانە بیڕزێنی یا منیش تیرۆرکەیت تۆ بکوژی سارە بەکر عەلی شاعریت وەکوتم تۆ خەڵکی نردووە تۆ محافزی شارەکە بووی تۆ ئاسایش هەموو شتێک خۆ بەدەست خۆ بووە تۆ مەسئولی یەکەمی لە تیرۆرکردنی بەکر عەلیە تەواو وەکوتم تۆ فشەکە ناو بنەوە دەمی و ڕاستەکەی بەڵام خەڵکی نەر بۆ کوشتنی بەکر عەلی تۆ شاعیر کوژیت تۆ پیاوەکانە جەلالی عەلی بزن و حاجی مێوش ئەمانە پیاوەکانی تۆ بوون لە هیناکاکە لە سێمانیە بە قوربان ئێوە هەمووتان دەست و درۆسن بوو بابە حاجی مێوش هەبوو لەگەڵ خەریب باڕۆی یا خۆشەویستن بامەشتان بۆ بجێڕنەوە ئاجیزانی ئارا مەحمەد لەبەر خانەقا لای دۆلار فرۆشەکان باش نییە کابرایەک بە عەلاگەی دۆلارەوە یەت بۆ دۆلار فرۆشیەکان باش نییە ڕێک حاجی مێوژ و غەریب باڕۆیی کابرا ڕوتەکەنەوە کیسە پارەکەی ئەبەن و ئەڕۆن بۆ کوێ بۆ حاجیەوە لەگەڵشی حاجیەوە ئەمە حاجی مێوژ سارقی بەڕاستیدێکی پێ غەریبیش لە پەنایەتی ئەیانێ پارەکە بەشکەن حاجی مێوژ ئەڵێ بەشێکی بۆ تۆ دوو بەشی بۆ من غەریب ئەڵێ بە گۆڕی شەیدا نیوە بە نیوە بەشی نەکەی ئەو کوژم بەڵام حاجی مێوژ بەشی ناکە ئەوش بەشی ناکە نیوە بە نیوە لولەی سلاحەکە ئەخاتە سەر ئەم کەلەکەی ڕێک حاجی مێوژ کوژێ لەوێ حاجی مێوژ لەوێ کوشت هەدە ناو سیارەکە تەختی کرد لەسەر مەسەلەی پارە لەسەر مەسەلەی دزی تۆیکە نەیکردۆ بە دوو کەرتەوە دابەشی کاوەکو یەک ئەمە پیاوەکانی تۆ بوو باش نییە دەزانێت بە سلاحەکە بە لەکەلەکەی ڕێک حەچی فشێکی ئێنە بە حاجی مێوژ ئەیکوژێت لە دواییە مامۆستا شاهۆ کە مدیری ئاسایش بوو لەگەڵ سارا عەزیزە ویستیان غەریب بگرن دوو ڕۆژ دوای ئەوە غەریب و جەماعەتەکەی لە سەرچنارە خەریکی مەشروب خواردنەوە بن شاهۆ ئەچێت ئەڵێ منێ ساچم غەریب بگرم هەر کە ئەگاتە ئەوێ غەریب دێتە دەست و ئەڵێ شاهۆ مناڵی خەڵک مەدە بەکوشت ئەگەی پیاوی خۆوەرە شاهۆ ئەزانێت کە غەریب خواردنی ئەو نییە ئەگەڕێتەوە هیچی بۆ ناکرێت لە دوای ئەوە بە فێڵ گرتیان و لە سوێشی ئابا زیندانیان کرد دوای دەستگای تەنەی ترۆری کرد لە دوای سوێشی ئابوو ئەلم بابەتانەوە تۆ ئەمە پیاوەکانی تۆ بۆ کاکەشە لەمە بەدەر ئێوە کامە پیاوتان هەبوو زەحمەت نەبێ ها بۆیە خۆشەویستانی بەگوێی کێ ئەچێ فەرماندەی پاسەوانەکانی سالار بتوانێت بە ئارەزووی خۆی هەروە بە میزا شاعیرێکی ناساوی وەکو بەکر عەلی تیرۆر بکە ئەگەر محافظ ئاگادار نەبێ ئەگەر مەسئولەکەی ئاگادار نەبێ زەحمەت نەبێ چۆن شتی وایە کاکە باش نییە هەموو ئەم ڕقە گەورەی سالاریش لە بەکر عەلی تەنها ئەوە بوو کە لە یەکی ئایارە لە مەلعەبەکە کە کۆمونیستەکان مزاهرەیەکیان کرد بۆ یەکی ئایارەوە ئەم بەکر عەلی نوێنەری خانۆی بێتاپۆکان بوو هات دەوێت بەیاننامێکی خوێندەوە من خۆم لەوێ حوزورم هەبووە خۆم لە 5 مەتر لە بەکر عەلی دوور نەبووم کە بەیاننامەکەی خوێندوتەوە حتاوتی ئەگەر کاربەدەستان یەک زەڕە وجدانیان تێدایە با بێن و تەنیا بۆ یەک ڕۆژە ناو ماڵی ئێمەدا ژیان بەسەر بەرن چکە ماڵەکانی ئەوان عەزەرک و کوونەگورگ وا بوو بەڕاستی لە حامیە کاکە ئەنجا ئەڵێ ئێمە بە کاربەدەستان دەڵێن مادەم کێشەکە باسی لە تەجاوزە زۆر باشە هەر کاتێ لقی 4 بەڵبەندی یەک مەقڕەکەی کاکە حەمەی حاجی مەحموود لە دائیرەی زەراعە چۆڵیان کرد و بیناکەیان دایەوە بە دەوڵەت ئەوە ئێمە چۆڵیەکەین لەسەر ئەمە ئێوە بەکر عەلیتان کوژ بەڕاستی لەسەر ئەو واتان لێ کرد باش نییە بۆیە تەواوی خەڵکی کوردستان ئەبێ ئەو ڕاستیە بزانێت ئێوە هەموو ئەوانەی شاخ لە دوای 92 چی تاوان چی دزی و خراپەکاری کراوە کە هەمووی ئێوە بوون بەڵام ئێوە هەمیشە حاشا لە هەموو شتێ ئەکەن یەک کەستان نییە لە شاخ و لە شارە خۆی بە تاوانبار و بکوش و خراپەکار و ئەم بابەتانە بزانێت ئەی باشە عزیزانی من ئەگەر هەموو سەرانێکێتی شەریفە و ئەگەر هەموو سەرانی پارتی شەریفە ئەی چێ شەڕی ناوخۆی کرد ئەی چێ ئەم هەموو ئەسیرەی کوشت ئەی چێ ئەم هەموو تاوانەی کرد ئەی چێ کە کێ هەزاران کوڕی کوردی بە کوشتدا و کوشتێتی ئەگەر ئێوە هەمووتان شەریفن ها لە دوای نەوەکویەکیشەوە ئەگەر ئێوە هەمووتان دەستپاکن و فاسد نین و بی ئەخلاق نین و محتەرەمن و ئەمن و ئەوەن زەحمەت نەبێ ئەی چی ئەم هەموو سامانەی دزیوە چی ئەم هەموو جەردەیی کردووە ئەی چی ئەم هەموو خەڵکانی کوشتووە زەحمەت نەبێ تو وازانیم عالەمە جێلە وەڵا کوڕێکی گەرمیانی هات و نەیزانی بوو تەقیلەکەی ئەم کوڕە گەرمیانی چۆن بەکر عەلی ناسی سارا عەزیز آخر بەچی بەکر عەلی ناسی لە ناو لانی کەم هەزار نەفەر لە نەم لە بزاهرەکە بووە
درۆ بۆ چیەکی کاکە جا عیبە کاکە بۆ تەمەنەوە بەسە درۆکردن برایشین ڕاستە ڕەوان وەکو پیا و هەموو ژیانی تۆ تاوان بۆ سارا عەزیز کاکە فەیدن عەبدولقارەکان هەمووتان ئەوە پشتتان بۆ کاکە ئاوا بوون خۆ لەمە بەدەر ئێوە شتێکی ترتان نییە کاکە ئەمە وەڵام داوا بە مەسەلەی بەکر عەلی و ئالەم بابەتانە و ئەمە ڕوونە جا شکاتیش دەکیەکەی سارا عەزیز بڕۆ بیکە بەیانی هاتمەوە بۆ کوردستان من بە دادگا حەزەکەی 10 ساڵ حکم بدەنە سەر ئەم قسانە باش نییە بەڵام قسەکانی تۆ هەلۆ ڤیدیۆیە ئەیسەرمێنێ کە تۆ ئاگاداری هەموو شتێکی چاوکە ناتوانانی حاشای لێ بکەی بەڕاستی تەواو مۆرێکی ڕەشە لی نایبێتەوە کاکە لی نایبێتەوە بەڕاستی باش نییە لە ساڵی 20ەکانە کەسێک لە سلێمانی تیرۆر کراوە لە ژێر چەتی شێخ مەحموود ئەشێت پەنجەی گونەهباری بۆ شێخ مەحموود درێژەکەن بەسەر ناوەکەیم لە فکر نییە باش نییە لە ژێر چەتی شێخ مەحموود فڵان کەس تیرۆر کراوە خۆرە گاڵتە نییە کاکە تۆ هەمەکارە بوویت کۆ تۆ کرمانچی با بچینە شەشەری کاکە حەمە و کاکە عەبە دەسێەوە مێژووە ئازیزان لە ساڵە عەزیزەوە هەتا هەموو سەرانێشێتی تا حەمەی حاجی مەحموود ئەمانە هەمووی خەڵکی عاقیبەت شەڕن خۆشەویستانی من باشە هەر لەبەرەوەشە هیچ کەسێک لەمانە وەکو ئینسان نامرێ وەکو بەشەر نامرێ بەڕاستی هەر هەمووتان خوا ڕسوا و تڕۆی کردوون بەڕاستی هەمووتان خوا ڕسوا و تڕۆی کردوون باش نییە بە ویژدانم ئەم قسانەکەم پێتان ناخۆش نەبێ مەسئولتان هەیە هیچ سەرانێشێتی و پارتی و ئەلەم بابەتانە باش نییە ژنی مەسئولتان هەیە دەدۆستی هەیە با باش بیزان باش نییە ژنتان وێران بووە کشتان وێران بووە مناڵتان وێران بووە کوڕتان وێران بووە هیچ شتێک نازان پارە دزی سێکس فەسادی بیئەخلاقی بێڕەوشتی لەمە بەدەر بەڵە جەمال عیرفان کە لە چەتی شێخ مەحموود تیرۆر کراوە ئێشەش پەڵی شەرمە بەناوچاوی شێخ مەحموودەوە بۆیە ساڵا عەزیز تیرۆرکردنی بەکر عەلی پەڵی شەرمە بەناوچاوی تۆ با باش بیزانیت بۆ ئەوەی هەموو جەلادێت فێر بێ شاعیر نەکوژێ بەڕاستی تێگەی اینجا سێریکەن خۆشەویستان ئێوە سێری باشووری کوردستان سێری ڕۆژئاواکەن ئایا لە ڕۆژئاوای کوردستان ئەو هەموو خوێڕێ هەیە ئەو هەموو دزە هەیە ئەو هەموو درۆزنە هەیە ئەو هەموو بێڕەوشتە هەیە ئەو هەموو فەیدن عەبدولقارە هەیە ئەو هەموو نازانم سارا عەزیزە هەیە ئەو هەموو فڵانەفی سارە هەیە نە بڕۆ سێری ڕۆژئاوای کوردستان کە بەڵام لە ساڵی 91ەوە ئێمە بەدە چەتەکانی شاخ و جیمان خۆردە کاکە لەبەرەوە ئێوە خوا ڕسوای کردوون خوا سەیری لێ شێواندون بەڕاستی باش نییە بڕۆ بزانە لە ڕۆژئاوای ئێمەیە لە ڕۆژئاوای کوردستانە بزانە ئەم هەموو گەنەخۆر و فەساد و بێشەرەفیە هەیە نییە باشە ئاخر عەبەی حاجی مەحموود عەبەی حاجی تۆ چیت داخل پێم بڵێ تۆ چی تۆ تا ساڵە بەر لە ئێسێ ناوتە عەبەی برای حەمی حاجی کەس نییە ناسی کاکە ئاخر تۆ سەرکی سیری ئاخر تۆ قچکی پیازی باش نییە تۆ وەزیری شەهیدان و نازانم چیت جگە لە دزی و فوجی چیت کردووە زەحمەت نەبێ چیت کردووە کاکە حەمەی حاجی مەحموود تۆ جگە لە پارە چیت هەیە زەحمەت نەبێ خوا بحرمەتی کردوون ئەوە خوا بحرمەتی کردوون بۆیە برار تەقە لە براکە لەسەر پارە کاکە ئەوە ئێوە ئەخلاقتان نەمەوە لە ڕاستیە ئەوە ئێوە ئابڕووتان نەمەوە لە حەقیقەتە مێژووی ئێوە لە شاخ و لە شارە هەر برا کوشتن بووە هەر خوشک کوشتن بووە ئێوە خوا سوچی کردوون ئێوە خوا ڕسوای کردوون ئێوە خوا بەجۆ لە چەواشەی کردوون خۆشە نازان چیەکەن لە وڵاتەیە لەبەر ئەوەیە ئەچن ئابیجی بە یەکیشەوە ئەنێن کە برای دایک و باوکیشن باش نییە کاکە حەمە نیۆڕۆ باسی یەکڕێزیەکە شەوەکەی ئالبیجی ئەنێ بە ماڵی براکەیەوە باش نییە ئەمە چی وای لە ئێوە کردووە ئەمە خوا ڕسوای کردوون هەمووشی لەسەر مەسەلەی پارەیە لەسەر مەسەلەی پۆستە لەسەر شتێکی تر نییە بەڕاستی باش نییە ئێوە خوات ڕۆی کردوون ئێوە خوا سووک و سەلیمی کردوون کاکە ئاگام لێتانە کە ئێوە چیەکەن خۆمەزانم لە یەک دوومانی ئایندا چی ئەرشیفی ئێوە هەڵ ئەدەمەوە بەڕاستی قەسەم بەخوا کارە بە یەکسەرانێکی و پارتیەکەم بە بنەماڵی بازانیەکەم لە مێژووی ڕابردووە هیچ کەتە نەبکرد بێت قەسەم بەخوا دەست بۆ مەلەفی وا ئەبەم ئاگر لە ماڵتان بەرەدەم بنەماڵی تاڵەبانی بنەماڵی بازانی و باش ڕاستی بزان سوێن بەخوا یەک کاتان پێکەم هیچتان بۆ ناهێڵمەوە ئەگەر دەرپێکانتانم نەدا بەدارە من ئارام مەحموودی بە باش ڕاستی بزان ئێوە هەروە دابنیشم لە ئەوروپاوە 20 ساڵ ئێوەش بە خۆتان دزی جەدەیکەن شتیوانێ بەڕاستی بۆیە ئازیزانی ئارام مەحموود ئەمانە هەمووی خوار و ڕەش کردوون من تێناگەم من لەم هەموو گەنجە تێناگەم ئێوە چۆن دوای هەمەی حاجی مەحموودەکەون ئەبە چی و دوای ئەمانەکەون کاک هەر لەبەر تۆ پارە کاکە هەر لەبەرەوەی ئەبە بە سەدان کەسی لەو منتیقەی شارە جوورا کردووە بە خانشین نیوە بە نیوە وەکو جاشایەتی زوو نیوەی ئەخوات و نیوەیشی ئا بۆ خەڵکە یا هەمەی حاجی مەحموود لامەتە تخوا ئێوە شەرم ناکەن هەمەی حاجی مەحموود ئەبە تخوا داناڕزێن ئێوە کاکە بۆچی ئەم لە پێناوی شێ ئەمەکەن دوای گەنجەکان ئێوە بۆچی دوای ئەم دز و جەردا ناکەون کاکە
لە شەڕی ناوخۆی ساڵی 92 ئەوە من ماڵم لە هەوارە بەرزە بووە سوێن بەخوا بەدەیان و سەدان جار دینارێکی ئاسنم پێ بووە بۆی لە چاخانەی شەعب چایەکی پێ بخۆمەوە لە هەوارە بەرزە و بە پێ ڕۆشم بۆ چاخانەی شەعب. ئەم ساڵە عەزیزە ساختە چیە لە تیڤیەوە هاواریە کرد بۆ لەن ئیش نییە ئیش زۆرە وەرن بن بە لیوای تایبەت بە هەزاران گەنج بوو بە لیوای تایبەت لە شەڕی ئیسلامیەکانە لە ئاوی سیروان و لە هەڵەبجە و لە سوورین لۆ بنەرەنە هەموو لە هەرەمی یا بەکوشت ساڵە عەزیز و جەبار فەرمان و ئەلەم بابەتانە. باشە جەبار فەرمان ئەمەنەی تعدا لە ژنی خەڵک کرد بڕۆ سەیری کشەکانی خۆی کە زەحمە نەبێت. باشە ڕەحم بە خۆی ناکات بڕۆ سەیری کە بزانە کە حاڵیان چۆن زەحمە نەبێت. باش نییە؟ چونکە بۆ لەبەر ئەڵێ لە دەرگای هەر کەسێکدا لە دەرگاکە ئەدرێتەوە. جەبار فەرمان تعدای لە ژن و کچی خەڵکێ کرد دوو خوشکی کشت بە کابرا کوشتی لەسەر کۆمەڵی مەواسعی تر کە نامویستمە تا دوو کچەکە تیا چوون. باش نییە هەردووچیان مەناسی جوانە و مەحەبەت. جەبار فەرمان وای لێکردن بەڕاستی کە ئاوایان لێبێت. ئەمە ئێوە ئاواتان لێ هاتووە ئەمانەتان تعدا کرد لە خەڵک ئەمانەتان دزی کرد ئەمەندەتان بێشەرەفی کرد خوا بێشەرەفی کردوون خوا ڕسوای کردوون خوا تڕۆی کردوون دزی و بێئەخلاقیەت ناو ماڵەکانتانەوە ناو خێزانەکانتانەوە ناو ژنتانەوە ناو کورتانەوە ناو کشتانەوە کورد و کرمانجی چۆن لە ڕووتانی ئێوە سەربەرزەکەنەوە ڕاست چۆن لە ڕووتانی ئێوە کاکە عەزیزان جەوهەری هیچ و پوچی هەیە لە باشووری کوردستانە ئەمانە چونکە خۆیان هیچ و پوچن ئەگەڕێن چێ هیچ و پوچ بێ دەیبن تا گروپەکەیان پڕکەن لە ئینسانی هیچ و پوچ. باشە هەتا لێرەوە تێگڕای سیستەمەکە کە سیستەمی چەتەنگەریە لە باشووری کوردستانە هەر هەمووی هیچ و پوچکەن هەر لەبەرەوەی ئێستا ئەوەی هیچ و پوچ نەبێ لەناو پارتیکێتیا جێگەی نابێتەوە لای حەمی حەشمەت جێگەی نابێتەوە لای گۆڕان جێگەی نابێتەوە. باشە تۆ بۆ ئەوەی یەکێتی لەگەڵ تا ڕەفاقەتکە ئەبێ بێحورمەت بیت ئەبێ بێشەرەف بی بەڕاستی ئەگەنا تۆی ناوێ بەڕاستی پارتی بۆ ئەوەی کە تۆ قبولکە ئەبێ تۆ بێشەرەفی ئینا تۆ قبول ناکە بەڕاستی ئەبێ خاوەنی هیچ شتێک لەم دنیایە نەبی کەسایەتیت نەمێنێ کەرامەتی نەمێنێ بەڕاستی اینجا تۆ قبولەکات ئەمە کێشەکە بۆیە ئەوەی کە هیچ و پوش نەبێ لەناو ئەمانە جێگا ناگرێت بە هیچ جۆرێ بە هیچ شێوەیەک بەڕاستی ئینسانی سەخیف نەبێ ئەمانە نایانەوێت. پاشان هێن دوو ڕۆژە مێشی ئەمیان بردووە ئێستاش موچەی مانگی 10 و 11 و 12 نێوە بەدەیان موچەکەشیان لەلای هینی مانگان هێ خەڵکە دامەوە قوڕ بەسەرە. باش نییە یعنی دەیان مانگ ئێوە موچەتان بە خەڵک نەداوە وەکوتە موچەی مانگی 10 و 11 و 12 شەن نەداوە بەم خەڵکە ئێستا موچەیان داوە هەر هەمووی خەریکی مزایدە و خەریکی کەش و فش و ئەلەم بابەتانەیە. بۆیە لێرەیە کۆمەڵە ڕاستی بام کەسم سوێن بەخوا بنەماڵەی بازانی باش نییە 1000 ساڵ لە پێش یەکێتیەوەن بەزیە دەستەکەیان کەشفە بە ئاشکرا ئیطلاعاتی پیاوی ئێرانە بە ئیشلاع بە ئاشکرا پیاوی تورکیایە بە ئاشکرا بنەماڵەیە بە ئاشکرا دزە بە ئاشکرا مافیایە بە ئاشکرا سەردەشکوژە بە ئاشکرا هەموو ئەخاتە زیندانەوە بە ئاشکرا پیاوی ئەموو ئەوە هەموو شتێکە بەڕاستی بەڵام یەکێتی دووڕووە هاتووە یەکێتی ئەڵە چی وڵا پاڤڵ ئەوەی کردو ئەمووکو جەژنانە وایە و بۆ جەژنانێ و ئالم بابەتانە بۆ خەڵک. شاسا عەبدولواحید هاتووە لەشی بەڕاستی ئەم کارە کاری خۆم و سروە گونڕوتی خوشکمە هەمە هەردووکمان بەیەکەوە ئەم کارەمان کردو بۆ موچە خۆرانی کوردستان خۆم و سروە گونڕوتی خوشکم بەیەکەوە لە باخە ئەومان کردو. باشی اینجا پارتیش ئەڵە چی بەڕاستی سەرۆ گوزەران وەزیران مەسعود بارزانی ئەم کارەی کردووە. ئەی بابا ئەرێ ئێوە چ دەعبایەکەن ئەرێ ئێوە شەرم ناکەن ئەرێ ئێوە ڕسوا نابن لەوە زیاتر بابە موچەی خەڵکە خەڵک ئەی هاوار. باشە کورە من لە شوێنەکە ئیشەکەم 24 مانگ موچەکەم بۆ دانا بەزێ 26 مانگ سەگیان پێوە ئەنێم شتیوا چۆنە بێ کاکە خۆ ئەوە منەتی نییە ئەمە قسەی قۆرە کاکە کابرا پێشمەرگەیە ئاسایشە پۆلیسە مرورە مۆزەفی فڵان دائیرەیە موچەی خۆی وەرەگرێ کاکە ئەم فشەفشەشی ئەوەی کردن بەسەرم خەڵکا کاکە گیان ئەم قسە قۆرە چییە وڵا پاڤڵ کردی وڵا چیتان کردووە کاکە گیان ئێوە ئەسڵەن ئێوە خەڵکتان هەر لەگەڵ ڕێزمە خەڵکتان بێحورمەت کردووە. باشە ئێستا لە کوردستانە شۆڕش بووە بەوەی چی چۆن موچە وەربگرێ ئەگەر موچە وەرگرێ ئەوە ئەزانێک جیڤارایە و ئەزانێت شۆڕشی کردووە و ئەزانێت پارتیەکەتی ڕوخاندووە بابە موچەی خوێڕی چییە کابرا مۆزەفێ بە موچەکەی بدرێتێ ئەم فشەفشە چیتە بە مەسەلەم عالەمەیکەن ها ئێوە بۆ نەسووک و بێحورمەتن ئێوە چۆنتان دەڕویە هەتیوێگەیەک کۆنە بەعسیەک ئەوەی لە کەرکوچەکە ناوی چییە ستران عەبدوڵڵا دەنگم لەلایە خۆشەویستان ستران عەبدوڵڵا بڵێ وانە بڵاویەکە بوو لە دەستگای زانیاریە
کەسێک تەلەفۆنەکە بۆ کوڕێکی گەنج ئەڵێ لەگەڵ ژنەکەی و لەگەڵ کچەکەی سران عەبدوڵڵایە خەڵکمان داناوە بۆ پەیوەندی سێکسی ڤیدۆکردن و فڵان و ئەم بابەتانە بۆ ئەوەی ستان هەر پیاوی ئێمە بێت ئەگەر ستان پیاوە بڵێ وانێ من دەنگەکەی بۆ ئەنێرم باشە دەنگی کابرای دەستگای دەنێری بۆ ئەنێرم کە ناو حیزبەکەی خۆیەوە کوڕی گەنج و جوان دانراوە بۆ ژن و کچەکەی ئەگەر پیاوە بڵێ ئارام ئەحمەد درۆکەی بۆی دەنگەکەی بۆ بنێرم ئەگەر پیاوە باشە کەچی ئەڵێ بەڕاستی پاکاک پاڤڵ هەسا ئەوەی کرد کورە بڕۆ ڕسووە کورە بڕۆ نە شەرەفی ماوە نە ئابوود ماوە نە کەرامەتی ماوە تۆ بۆ خۆ ناکوژی مردومرێ بۆ پەتی هەڵناخەی ملی خۆتی تێبنیت ڕسوای زەلیلی قوڕ بەسەر باشە چۆن لە ڕێ ئەو ئەم پێڵاوە نەخێتە دەمتەوە ئەی خۆی داوەشەی بۆچی پیاوێکی من بێزم لێ دەشەوێتەوە بەڕاست تۆ کەی پیاوی بابە داڕزەی بۆ خاتی پێغەمبەر دەستگای زەلەری حیزبەکەی خۆت یەک بەرامبەر مەلەفی بۆ پێچێتەوە ڕسووە کەچی دانیشێ قسە ناکەی نەفرەت لەو ژنەش کە ژنی تۆیە نەفرەت لەو کچەش کە کچی تۆیە ستان عەبدوڵڵا باشە خۆ مەزانم چیتان لێ یەکەم بێحورمەت بوونەوە وەکو لە سەیدا گوتم خوا ئێوەی ڕسوا کردووە بابا خوا ئێوەی بێحورمەت کردووە بە قوربانێ بم تەواو نیون ئێوە ئاوان تەواو بۆیە موچەی خەڵکە ئەمە نەمنەتی تایە نە هیچ ئێوە بێحورمەتن بۆیە ئەو قسە ناکەن کەستان نەتان کردووە ئەمریکا کردویتی تەواو یەکێتیش لەگەڵ گورگا گۆشتە خوا لەگەڵ مڕیشە شیر و شەپۆڕەکات ئەم ئەخلاقیەتانە باشە جا عەزیزان بنەماڵەی بازانی زۆر زۆڵن سەیریکەن ئەمە ڕاستیە ها بێ ئەوەی یەک داوای عێراق قبوڵ بکە ئەوەی ویستی تا ئێستا بەدەستی هێناوە بنەماڵەی تاڵەبانیت باشە تاڵەبانی نەوشوام سەفای 1 ملیۆن فیشەکیان پێوەنا بە بنەماڵەی بازانیوە ئێستاش ئەمانە هیچیان بۆ ناکرێت بەیان بنەماڵەی بازانیە چکە بنەماڵەی بازانیە کوتومە بنەماڵەی بازانیە ڕەنگی خیانەتە بنەماڵی ئەم ڕێگە بە ئاسانی هەڵ ناکردێ دوژمنەکانی بنەماڵەی بازانی خەڵکانی خێڕین هیچ نین بەڕاستی بۆیە ئەو زۆنەی کە زۆنی یەکێتیە زۆنێکی استراتیژیە ئێران سووریا تورکیا بە یەکەوە ئەبەسێتەوە ئەمە هۆکارە کەیشێتی ئەتوانێ هەناسە بدات ئیگنایەتی هەر حیزب نیە بەڕاستی پاڤڵی جەلال تاڵەبانی بەغدای کردووە بە ڕێگای کانی تک بۆ بەغا تک بۆ بەغا وەرەوە بۆ بەغا جگە لە قەیس و ڕێیانکردانی یەک کەسی کە حسابی لەسەر ناکا باشە عەزیزانی من مەسرور ئەچنە بەغا هەموویان پێشوازی لەکەن مەسرور چوە ئەمریکا خۆشەویست هەمووتان بینیتەن دەرگای کۆشکی سپی بۆ کرایەوە بۆ خراسە گازەرای پشت باشە لە ئاسی بەرزە پێشوازیان دەکرد کە گەڕایشەوە ئەو سۆدانیە لە بەغاوە خۆی هاو بۆ هەولێر سۆدانی باش نییە هادی عامری هەزاران هەڕەشەی لە بنەماڵەی بازانیە کرد ئێستا ماسەوە بۆ بنەماڵەی بازانیەکەت باشە ئێران ساروخی نا بە هەولێرەوە بنەماڵەی بازانی کەیسەکەیان بردە ئەنجومەنی ئاسایش و نەتەوە یەکگرتوەکان و هەموو دنیان تێگەیان تورکیا لە مەتاڵی ئەلبەتیە 9 کەسی شەهید کرد باش نییە یەک کەس باسی نەکرد بەغداش گرنگی پێ نەدا یەک کەس حسابی بۆ نەکردن کەواتە ئێوە هیچ نین خۆ بە فشەفش نابێ کاک بە فشەفش نابێ برای من تەواو باشە وتی هەڵبژاردن ناکەم بنەماڵەی بازانی ئەوە تا نەیکردووە باشە ئەوە تا وای کردووە ئەبێ هەڵبژاردن دووە بکەوێت هەتا ئێوارە پاڤڵ و فڵان و فیسار سیر خۆن و زۆر نالێبن ئەبێ قسەکەی بنەماڵەی بازانی بێت حتا بنەماڵەی بازانی حسابی یەک شڵە پوشیان بۆ دادگای فیدڕایی نەکردووە ئەو دادگای فیدڕایی هەموو برارێکیە هەمووی زەرب لێ وتی ئەو دادگای بەعسیش قیمەتێکی نییە بنەماڵەی بازانی ئەمە ڕاستیە ئەم ڕاستیانە بۆشی ئەڵێم خۆشەویستان بۆ ئەوەی کە یەکێتی بزانێت لە چه حاڵێکدایە ئەگەر عاقڵ بێت تێبگا لە قسەکانی ئارام ئەحمەد چۆنە هەمووی ڕاستین ئەبێت تێبگا کە لە چه حاڵێکایە دڵی خۆی بۆ خۆش نەکا سبێنێ ئێرانیە بە تەزویر و هەڕەشە بیسکوسی بۆ هێنێت هیچ قیمەتی نییە بەڕاستی بیسکوسی و ئەم بابەتانە هیچ قیمەتێکی نییە تەواو چکە ئێوە ئەمە حاڵەکەتانە هیچتان نهێشتۆ بۆ ئەم کۆمەڵگای ئێمە خۆشەویستان شێخ جەعفەر جێگری سەرۆکی هەرێمە ئەندامی سەرکردایەتی یەکێتیە مەکتەبی سیاسیە کۆن نازەوێت چییە گەڵوگونی بەڕووتی دەرکەوتووە باش نییە کچی هەیە کوڕی هەیە هەمووی هەیە ئەم گەڵوگونی دەرکەوتووە بۆ هەموو عالەم کەچی ئەڵەشی شێخ جەعفەر شەرم ناکە خۆ من نەماوە خاڵە من کردومە تو شەرەف ئەمە ڕاستە کاکە تو شەرەف ئەمە ئەکرێ جێگری سەرۆکی هەرێم بێ کاکە گیان تو شەرم نەکەی کاکە گیان شەرم نەکەیت لەم ئوترێختە خۆشەویستان چەند ساڵ بە لە ئێستا ئەوەی کە لە هۆڵەندا بێ ئەزانێت سەردەمی پاڵتاکتان بۆ باسەکەم کابرایەکی پێشنوێش هەبوو لە مزگەوتێک لە مزگەوتی ئوترێخت خەڵکی مەغریب بوو باش نییە هەڵ ئەسێ ژنێکی هەیە و کشیشی هەیە کشێکی گەنجی 7 ساڵی هەبوو باش نییە ئەم کابرا پێشنوێژەی مەغریبیە حەز لە کوڕێکی هۆڵەندیەکات لەگەڵ کوڕە هۆڵەندیەکە پەیوەندی سێکسیەکات کوڕ ها یعنی لەگەڵ پیاوە با بڵێن
ئەیکە لە دوایە هۆڵندیەکە ئەڵێ بێ مارەم کەیت کە لێرە مارەکردن هەیە ئەمیش ئەڵێ بابە من مامۆسای ئاینیم و من پێش مزن لە پێش مزگەوتی نوێژەکەم و ناتوانم مارەکەم و ئالەم بابەتانم وەرحاو لە دوایە کابرا کامێرەیشی بۆ دا ئەنێ سێکسەکە بڵاو بوو ئەینی پێش نوێژەکە لەگەڵ کابرای هۆڵندیا بڕواتانە بێ ئەو کشە حەفە ساڵە لە ئاپارتمانێکی چەند قاتەوە خۆی هەڵدا خوارەوە خۆی کوشت لەبەروی کە باوکی بینی کەسی کشی شێخ جعفەر شانازی بۆەوە کە باوکی بە گونەڕژی دەرکەوتووە کوڕەکەی شانازی پێوە کە باوکی بە گونەڕژی دەرکەوتووەی هاوار ئەرێ ئێوە قەومی لوتن ئەرێ ئێوە غەرق بوون لە فەسادیە کورە خوای زانێ ئێوە شەوچێکن لە یەکتر کاکە بەخوا مەگەر خوا بزانێ کاکە بۆیە کۆمەڵگای ئێمە پڕ بۆ لە فەساد و تریاک و بێشەرەفی و بێقیمەتی ئەمانەیە کاکە گیان تۆ جێگری سەرۆکی هەرێمیت دەبوو خوب کوشتایە کە ڕسمی گەڵ و گونی دەرکەوت شێخ جعفەر ئەگە تۆجێک نەجابەتی هەبووە بەڕاستی باشە کچێک هەیە خۆشەویستان مەسعود بازرگانی دایناوە بۆ دەستی دەستپاکی ناوی هاژێ ئەم هاژەیە قاششی لە هەولێرە دوو قاشی لە دووبێ باش نییە بۆ شەوی سوود عینەکەکەی بای 800 دلار تا 1000 دلار ئەمە دایناوە مەسعود بۆ مەسەی دەستپاکی قسەیەکە لەم ڕۆژانە گوێم لێ بووە ئەوە خواردنماندا بەسەد مناڵ و ئەومان کرد کۆرە دە بڕۆ بابا تۆ بڕۆ بۆ خۆ هەر خەرخەرێکی بەزمی خۆ بە شەوانە دەسەی دەست پاکیی و کاوە تۆ نە دەستی پاکە نە دەمە پاکە نە داوێنێ پاکە نە ئەخلاقی پاکە هیچ پاک نییە قسە بۆ چیەکی کاکە خۆ ئارامەحمە ماوە دەهۆڵتان بۆ بکتێ هەموو کورد لە ئێوە تێبگەێنێت بڕۆ بەلای ئیشی خۆتەوە بابە تۆ مەسعود دایناوی بەس خەریکی ئیشی خۆ بە کاکە دگت داندان دگت داندان بڕۆ خەریکی ئەمە بە تەواو ئیتەم قسە قۆڕم مەکە هەمووی بووە بەخێر خواست لە من باشە تەواو ئەمە لای ئارامەحمە نایخوا کەچی کۆمەڵێک گەمژەیان دەستی خۆش بێت دەستی خۆش بێت و ئەوە کرد بەچی خێرەکە ئەم ناسکە کچە لە چۆن پارانای هەنێ زەحمە نەبێ ها کورە عیبە ماڵتان ئاوا بێ حەج و عەمرەیشیان وێران کردو حەج و عەمرە ئەویش کەسە کە تاقەتی نەماوە ئەو تا سعود بڕیاریە ئەڵێ ئەو کەسەی جارێ بێ بۆ عەمرە ئەگە جای دوم بێ پارەباری نە بۆی نێبێت بەخوا هەمی باشوور وای لێکرا خەڵکی ساختەچی وای لێکرد ئەوەشیان ئابەدە بەم دەردە بردووە هەرچی سۆزایی لەش فرۆش هەیە بە پارەی لەش فرۆشی ئەچێ بۆ عەمرە باش نییە کۆمەڵی وێنە بڵاو کاتەوە الحەمدولله من ئەو پێشووتر خەریکی لەش فرۆشی بووم ئێسەی تر وازم هێنا و خەریکم ئەوە هاتووم بۆ عەمرە ئۆکەی بەیانی ئەگەڕێتەوە دەسەکەتەوە بە لەش فرۆشی یعنی چی کاکە ئەچێ سەر کاسبەکەی خۆی ئەچێ کاسبێکی خۆی کاتەوە کاکە وەڵا برامە ئەمە ڕاست نییە کاکە خوا ئەڵێ هەزار گوناح و یەک تۆبە کە تۆ گوناحەکانەکەی ئەگەر تۆبە کرد خۆ بەیانی ناشیت هەمووی هەمان کار بکەیتەوە کاکە ئێشون شیوە بێ برای من والله عائلە ئەزانم خۆشەویستان چونکە هەموو پارەکەیان دزیە هەر سێ مانگ جارێ ئەچن بۆ عەمرە باش نییە بۆ ئەم سێ مانگە دزیەکەن فەسادیەکەن بێشەرەفیەکەن بێ ئەخلاقیەکەن ئەچێ عەمرێکی پێکە لەو سەرۆیەتەوە دزیەکە بێ ئەخلاقی بەشێکە عەمرێکی پێکە هەمووی على ساز بەمە پاک بێتەوە کوربا بێ خۆ کاکە تۆ توانی خەڵەتێنی بەڵام کاکە نەعوذ بالله خۆ خوا بە تۆ ناخەڵەتێ هەی گەمژە هەی ئەحمەق خۆ خوا بە تۆ ناخەڵەتێ بابە خۆ ئازیان تۆ بۆ چێچیت قسەی قۆڕ اینجا ئەو بی دانای قیتارم گوتە خۆشەوی دانای قیتارە ناسن هەمووتان دانای قیتار ئەمە لا خۆی گۆڕانە ئێستا پیاوی هاتیوە چڵکنەکەی نەوە شۆم سەفایە ئینی چییە باش تو شەرەفتان خەڵکی کوردستان لە سلێمانی و لە هەولێر و لە دووهۆک و لە مەنا قیتار هەیە تو شەرەفتان سکە هەیە سکای قیتار تو ویژدانتان شوێن هەیە خەڵک سوا قیتار بێ ئێوە بینیوتانە هاتو 100 دانە کەسی دامەزراندووە ئەم هەتیوە ئەم دانا عەبدولکەریمێکیە 100 کەسی دامەزراندووە کە عەسەر ئەمانە ئیشی قیتارەکەن چەندین کەسیان سایەقی قیتارە چەندین کەسی جابیە چەندین کەسی نازام کۆنتڕۆڵەکە چەندین کەسی خەریکی سکەکانە 100 نەفەری داناوە بەناو وەرە بەشەر وەرە ئەمە گۆڕان خوازە کاکە 100 نەفەری داناوە موچەی بەلاشە وەرەگرێ کە گوایە ئەمانە هینن ئەمانە لە ئیشی قیتارەکەن باشە کاکە تو خۆ ئەمە پیاوەتیە ئەمە دەست و دیاری کاکەنەوە و هەتیوە چڵکنەکەینەوە شۆم سەفایە کاکە لەکوێی دنیاشی وایە کاکە کەی قیتار هەیە لە کوردستانە ئەم سڵە مۆسەفە بۆ دامەزاندووە دانا بۆچی دامەزاندووە اینجا ئەچێ پارەی دزیشی پێ ئەچێ لە مەکۆکانە ئەگەڕێ کاکە ئێوە لەگەڵ کوتلەی خۆمان نابن کوتلەی کاکە چییە لەگەڵ ئەوا بن گورە بڕۆ هەی ساختە چی گورە بڕۆ هەی ڕووی توێش و هینیش وەکو ڕووی ئەبوو جەهل ڕەش بێ هینی ناویشیە چیا ساختەچی دەست بڕ باشە کاکە خۆشەویستان ئەمە حاڵی ئەو کۆمەڵگای ئێمێ بە عەزیزانی من باش نییە هەر کەسێ لەو باش ئەچێتە پۆستێکەوە دەستەکە بە دژی فام بڕی باش نییە ئەمە ڕاستەکەیت بابەتێکم نووسی پاڤڵ مەچوو بۆ بەغا
ئازادی بە سلێمانی بدەرەوە هەندێک برادەریان و کاگارام و بابەتە ڕازنیە و ئەلم بابەتانم بابە لە دەفەری سلێمانی ئازادی نەماوە یەک کەسێک ناوێرێ ڕەخنە لە پاڤڵ و قوبات بگرێت باش نییە بە تایبەتی پاڤڵ هەر کەسە ڕەخنە دێ بگرێت ئەچن ئێنە بەشە کاکە چی ئێوێ باسی پاڤڵکە کاکە ئەمە کوڵە دیکتاتۆرم پاڤڵە کاکە ئەمە کوڵە دیکتاتۆرە بەڕاستی باش نییە بەشەر نایرێ بڵێ پشتی چاوی پاڤڵ برۆیە چوار خۆری ئەنێرێ ئەچن فەلاقیەکەن ئێنە بەشاق بەشەر نایرێ قسە بکات لە بەران پاڤڵ کاکە پاڤڵ بۆ بە مەسوول بازانی سلێمانی کاکە ئێستا وای لێ هاتووە وەڵا جەلات تەڵەبانی باش بوو کاکی جان بەخوا جەلات تەڵەبانی پێڵاوەکانی هەزارێک و ئەمانەی هێنا کاکی جان ڕۆژێک ئەگێڕنەوە ئەمە ڕاستیشە 4-5 پێشمەرگە ئەها ماستاوچی و ساختەچی وانە بابەتانە کابرایەک جوێنی بە دایکی جەلات تەڵەبانیەوە وت پێم بەسەر بوونەوەتی سەگ با بنمونە ئەوای جوێنێکی وای پێداوە ئەوانش ئێنە بەش بڵێ مام جەلال مام جەلال ئەمە بۆچی هێناوتانە بۆچی وێتە وەڵا مام جەلال جوێنی بە تۆیاوە وەڵا جوێنەکەی چییە ئەڵێ خوای ئێمە لە ڕوومان نایە جوێنێکی خراپی ئەخ چی جوێنەکەی چییە ئەو تو تی بۆ نمونە دایکی وایە لە دایکی یا لە نازان باوکرد بابەتەن ئەی ژڕۆ کاتە کابرا ئەڵێ دایکی خۆت و خۆسەک بابی دەبڕۆ خۆ حافیزی بێت جەلات تەڵەبانی بەس ئەو نەیپێڕێ تەواو ئێستا پاڤڵ بە شەکە کوژێ لەسەرێکە پێی بڵێ ئەلەم بابەتانە بەڵام جەلات تەڵەبانی بۆ جۆر نەبوو کاکە بەڕاستی خۆ کاتی خۆشی لە پاڵتاکۆڵی هەزاران ڕەخم جەلات تەڵەبانی کردو کاکە بەڵام کاکە تەڵەبانی پیا بوو برای من قسەی لەگەڵا ئەکرا کاکە بە هەموو عیبەکانیەوە بە هەموو خراپەکانەکانەوە بە هەموو دزیەکانیەوە کە دایان بگوێنی بر بۆ کوڕەکانی بۆ نەشوام سەڵا بۆ چێ ئەنە بابەتانە بۆ فڵانە مەسەلە هەرچی عەزیز سلێمانی هەیە ئەو دابەشی کرد ئەمە بەڵامە واقع کاکە قسەی لەگەڵا ئەکرا کاکەش بۆیە ئێوارەی دوێنێ ئایساکە بە پێرێ کەسێک بە ناوی حەمادە ئەیزان ئەم حەمادەی خەڵکی کەلارە بەس لە بەغا لەدایک بووە بۆی ناوی حەمادەیە کوردە خەڵکی کەلارە خاوەنی کۆمپانیە دەچێتە سەر کافتریایەک بە ناوی شۆ کافێ لە گەڕەکی ئاشتی لە سلێمانی بە هەر حاڵ دەوری کافیەکەی گرن و کۆمەڵی کێشەی بێت و وەرحاڵ مدیری شۆتە دایخات و ئەنم بابەتانە بەبێ هیچ ئەوەی کە ئەمری حاکمیان پێ بووێ من ئەمەم بڵاو کردەوە باش نییە لەو بینایە کە هەیە کەشێن دەبرادێنم کاگەرم ئەوە ڕاز نییە و ئەدەم بابەتەن بابە ڕاستە بە قوربانم ئەو بینایە هینی شەماڵی کوڕی جەبانیاوەرە واتە ئەو کافتریایە شۆ کافێ لە نهۆمی دووهەمی بینایەکدایە کە بینای کوڕی جەبانیاوەرە شەماڵ لەگەڵ نۆزانی کوڕی شێخ جەعفەر ئاوەزاوان واتە ژنەکانیان خوشکن خۆشەویستان من حەجی جەلالی هەیە لە خۆش بڵاو ناکەم و کاکە ژیان لەسەر ئەو حاکم ئەحمەدە قسەم کرد ئەوەی ڕێکخراوەی خێرخوازی و ئەنم بابەتانم سێگەنەوە کابرای پیرەکە قسەیەکەن و کاکە ئەمەوانی و کاکە من دەنگی کابرام لەدایە بە قوربانە 20 دەنگیم لەدایە دەگەڕاستکەن چی بڵاوکەم بڵایکەنەوە بۆی هەموو دەنگانی بڵاوکەم بۆتان ئەوەی کە قوڕەکەم بەسەرتانە من هەروە بە ئاسایی ناکەم منەوە دوو دەرەسەوە کاکە بابەتێکم بۆیە من یەک دانە هەفتە خەریکە بمسەر شەنوکە یەکەم ڕۆژی 100 بابەتم بۆیە 98 زەرب لێم فڕێم چونکە هەمووی ناڕاستە ئەمە خۆت ئارام محمود ئەو بچ تێگەیشتون مدیری پۆلیس کە ئاسۆ گەندەڵە پوزای پرشنگی دایکی نۆزانە بۆیە کە شەماڵ ئەبیسێ کافتریاکە داخراوە باوکی ئاگادارە کاتەوە تەلەفۆنەکە بۆ ئاسۆ مدیری پۆلیس و ئەڵێ بە چه حەقێک کافتریا داخستەوە کۆ ئەمری حاکم ئاسۆش دەمێ بە تەڵی تەقیب چونکە ئەمری چی و حاکمیشی ئیشەکەی بۆ کۆ دەوڵەمەندەکە کردووە باشە دەڵێ کاکە باکیلەکان وەربگرنەوە کافتریاکە بکەنەوە خێرا کافتریاکەیان کردەوە جا بەرەسان من نەخەوان کافتریا دەناسم نە حەمادی کەلار ئەناسم بەڵام هەر شتێک کە غەدر بێت لە خەڵک بکرێ من قسەی خۆم ێسەرەکەم بەڕاستی باش نییە پرسیارەکە ئەوەیە بۆچی سەر بۆڵێک ئێوە ئەماکەن کافتریا داخن ئەمە ڕاستی مەوزوعەکەیە لەبەرەوە لەسەری مەڕۆن کاکەچ جا ئەم حەمادەی لە ئەسڵ ناوی محەممەدە خۆشەویستە کە ئەو کاریان کردو بۆیە باسانەکەم بۆ جایکی کاری نەکەی حەمادەی محەممەدی هەر کەسێکی کاکە جارێکی نەخەڵتای بتادا لە خەڵەکەی نەشتێ سەر ئەم کافتریا ئالم بابەتانە کاکی جیان بەخوا ئەوەی سەسەرەتی کە حای پێوە نایڵ ئەوە ڕۆیەکەم هەموو مجتەمەعی دێتی یەکێنم کاکە لەبەرەوە ئاگاتان لە خۆتان بێ هەر شتێ بە ئارام محمە بگە هیچ شتر بۆ ناهێڵمەوە باش بزانن ڕسواتانەکەم لەسەر ئاسی دنیا تعدا لە خەڵک مەکەن بێڕێزی بە خەڵک مەکەن سوکاتی بە خەڵک مەکەن فڵانە فیسار مەکەن بۆی ناوتان نەبم چونکە من ڕقم لە کەستان نییە چونکە کەستان ناناسم بەڕاستی نە سەحەبی کاتیان ناسم نە جەنابیش ئەناسم بەڵام کارە نەمەکەن بەڵام کە من بڵاوم کردەوە هەندێک برادەریان ئەوە ناڕاست بیناکەی شەماڵ بە ناوی خۆشی نییە بۆ شارەزاییتان بە ناوی کەسێکە بە ناوی یوسف نایەکە باشە بەڵام بیناکەی شەماڵە من لە نزیکترین کەسی هاوڕەکانی خۆیان شتەکانم بۆ یا خۆشەویستان هەر بەشە جەبار یاوەر هاتووە سەرخەت بۆ ئیشەکەی بۆ هەرکات جا خۆشەویستانی ئارام ئەحمەد ئەم مەسئولینی یەکێتی و پارتیە لە ناو لە دەرەوە چیان دزیوە هیچی بە ناوی خۆیانەوە نییە باشە
والله يخۆش یەک مەلەفم دەلای هینی ئاسۆ ئەڵمانیەکێ لە کۆڵن و لە کەرکووکە چی دزیکرە بە ڤیدیۆ لە لامە خۆشەویستان کورەمە هەر هەمی دزن کاک بۆیە خۆشەویستان من ئێستا تقریبا چەند دقیقە قساکەم تخوا نزیکەی 50 دقیقە قساکەم ئاوەتی شێخ جەناب ماوە کە باسی کەم یەک نامم بۆ هاتووە چۆن مامجلال ئەڵێ با پێتان دەڵێم بۆ لایڤەکەی تبێ نازانم سبێشۆ بیا دوو سبێشۆ بێ بێمەوە خزمەتەن بۆ لایڤەکەی ئاوەتی شێخ جەنابی ئەویشتان پێشکەشەکەم ئێستا ئەم دوو بەشە پێم وایە بەسە 50 دقیقە قساکەم بۆ ئەوەی ئێوە تووشی بەلەل نەبن لە کاتان ناگرم بەڵام سبێشە و هەوڵ ئەدەم یا دوو سبێشە و بێم مەلەفەکەی ئاواتان بۆ باسکەم کە پڕە لە شتی خۆش باشە لە دوای ئەوە لەسەر ڕێکخراوە ئیسلامیەکان ئەمە یەکگرتو و کۆمەڵ و ئەمانە قسەتان بۆ ئەەکەم دنیا ئەوە مەلەفم بۆ سەر ئەوانە کە چۆن بە ناوی خێر خۆرخوازیەوە خەڵکی دزی و فەسادی بێخلاکن چۆن بە ناوی غەزەوە کاکە کاروان پارێکۆ کردوێتەوە قەسەم بەخوای یەک دەنگ برنج بۆ غەزە نەڕۆشت یەک دەنگ برنج بابات بیزان یەک دەنگ برنج ئەوە ئار بۆ غەزە نەڕۆشتووە هەر لە خۆ پارە بۆ کاتەوە من ئیتر بەخواتان ئەسپێرم شەو شۆگاتان خۆش بێ ئیشەڵڵا تا بەیانی ئیعلان یەکەم یا سبێشە و یا دوو سبێشەوە بزانم بەرنامەکەم چۆنە بێ بۆ ئەوەی ئاوەتی شێخ جەنابیش ئێمە خزمەتان شەو شۆگاتان خۆش بێ خواتان لەگەڵ ئازیزانی ئارام ئەحمەد حرمەتم بۆتانەیە بەخێرچ